ڕوولی حکوومەت و پەرلەمانی کوردستان لەو بوارەدا لە دەرکردنی یاسا و لە فراهەمکردنی ژینگەیەکی لەبار بۆ ئەوەی ڕۆژنامەوان و ڕاگەیاندکار سەربەستانە و ئازادانە کار لە هەرێمی کوردستاندا بکەن. لەبەر چاومان ڕوونە ئەمڕۆ ژمارەیەکی زۆری دەرچوان لە بەشانە بەتایبەتی بەشی میدیا و ڕاگەیاندن لە پەیمانگای تەکنیکی کارگێڕی هەولێر و لە ناو جونگەکانی و حکوومەت لە پارێزگار و لە وەزیر و لە هەروەها لە زۆربەی دەستگا ڕاگەیاندنەکانی هەرێمی کوردستان وەکو ئەستێرەیەکی درەوشاوە ئێستا لەناو ئەو دەستگاهانە کار دەکەن و ئومێدمان وایە دەرچوانی ئێمە بتوانن نەک تەنیا لە دەستگا ڕاگەیاندنەکانی ناوخۆ بەڵکو لە دەستگا ڕاگەیاندنەکانی جیهانیش دەنگ بداتەوە بگەنە ئاستی ڕاگەیاندکارانی جیهان.